لێ بێت ئەمێ پرسم بەرهەمێکی زۆرە بینم لە بەرهەمی دەستی لەکەیوە خەریکی و بەرهەمە دەستیانن و چەند کەسیش کارتان تێدا کردووە؟ بەخێر بێن ئێمە سێ خوشکن کە ئەو کارە دەکەین لە خوشکەکەم لە 2015 دەستی پێ کردێ خوشکە چشم لە 2009ەوە هەردووشان خاوەن پێداویستی تایبەتن و وامش هاوکاریان دەبم هەم لە ماڵەوە هەم لە دەرەوەش. خاوەن پێداویستی تایبەتن؟ بەرێ یەکان کەم بیستە یەکان نابیستە. ینی سەر ڕایەوە خەریکی ئەو کارە. بەرێ تاوەکو چەند بۆتە هاوکار بۆتە بۆ بژێویشیان؟ بەتەکیت دەبتە هاوکار لۆ بژێوی ژیانی خۆیان و هەندێک کات لە هەندێک زۆر هاوکاری خێزانەکانشمان دەکەن کە دەتوانن سەرچاوە بنەوە خێزانیش ئەوان. تەواوی و بەرهەمانەی کە لێرە هەمووی پرسکراوی دەستی خۆتانە یانە خۆتان نیشتان تێدا کردووە؟ تەواوی کاری دەستی خۆمانن هەمووی شەونی خونی خۆیانە کە هاتینە لێرەدایان شتەکانی خۆیان عرض کردێ. ماندووبوونیان زۆر نییە و بەرهەمانەکە؟ بەتەکیت هەندێک بابەت ماندووبوونی زۆرە و زۆر ماندووبوونش لەو شتانە دەبینی کاتی ڕەنگەکان تێکەڵ دەکەن دەبی بە حساس و هەڵبژێری کامە ڕەنگ لەگە کامە ڕەنگ دەگونجێ ئەوەیان زۆر کاتی دەوێتن. نرخیان چۆنە؟ گرانتر نییە لە بەرهەمی دیکە لە بازاڕە و شتانێکە بەدەست؟ آخر سعریمە لە 25,000 ینی سعری بەرزترمان نییە ئەویش کە دەرێن 25,000 حتمما موادی ئەسڵ و بەردوشتووە تێدا سەرفکرا لۆ دەرێن 25,000. کۆتا ساری گرانتانێ و بەرێ کۆتا سعر 25. سپاس.